سیاسێکی ناتەقلیدی بوو. کەسێکی خاوەن قەناعەتی خۆی بوو و کەسێکی بێمنەت بوو لە بازێ لەو شتانی کە سەرکردەکان دیرۆدی بوون لە پێناو ئەو باوەڕانەی کە خۆی قەناعەتی پێ بووە و باوەڕی پێ بووە و تێکۆشان لە پێناو گەلەکەیدا هەموو ژیانی سەرف کردووە. پشتی بە گەنجە بەست، ڕاوێژی پێەکردن، متمانی پێەکردن کە ئیتفاقیان نەکرد لەسەر شتێک ئیلتیزامی پێکرد. گلەی هەبوو لە زۆر لە سیاسەت مەدارەکان کە دەیگوت دڵسۆزنین بۆ پرانسیپەکانی کە هەڵیان کردو بۆ دروشمەکان. ئەز وێ باوەرم کێ سیاسەتە نەوشێوان مستەفاوانده لە پێ منفعەتێ نەهات نەشاند. وعليكم أن تواصلوا مشروعه بتمكين الشباب. هەمیشە ورەی بەرز بوو بیری لە چۆنێتی ئیشکردنی تازا کردەوە. پیاوێکی خاوەنژیر بوو، خوێندنەوەیەکی قۆڵی هەبوو، هەروەها لە پێشبینیدا کارامە بوو. پەرلەمانتاری ئۆپۆسیۆن دروست بوو، هەروەها ڕاگەاندنی ئۆپۆسیۆنیش دروست بوو، هەروەها گوتارێکی ئۆپۆسیۆنانە دروست بوو. هەموو ئەمانە قسەکردنن لەسەر پیاوێک کە نیو سەدا بەشداری کرد لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردە. دوای ساڵانێک بێدەنگی و دوورکەوتنەوەی لە گۆڕەپانی سیاسی لە نێو ئەم دارسنە و بەرانەوە پیاوێکی سەرسپی بە جۆرێکی تر جاڕی بزوتنەوەیەکی جەماوەری و سیاسیدا کە جیاواز لەو خەباتەی 30 ساڵ خۆی یەکێک بوو لە سەرکردەکانی هاوینی 2009 لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و هاوبیری لیستی گۆڕانیان پێکێنە تا بەشداری هەڵبژاردنی خولی سێمی پەرلەمانی کوردستانی پێ بکەن. لە ئەنجامی ئەو هەڵبژاردنەدا بزوتنەوەکەی بووە هێزی دووهەم لە هەرێمی کوردستاندا. ساڵی 1944 نەوشیروان مستەفا لەم خانووە و بە دیاریکراویش لەم ژوورە لەدایک بووە کە دەکەوێتە گەڕێکی سەرشەقامی شاری سلێمانی. لێرەوە ژیانی سیاسی دەستی پێکرد. لە دەستپێکی ژیانی سیاسیشەوە تا مردنیشی لە ناو هەریەک لە پارتی و کۆمەڵەی ڕەنجدەران و یەکێتی و چاڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانیش ئەرک و بەرپرسیارەتی جیاوازی هەبوو، ئەرک و بەرپرسیارەتی جۆرا و جۆریشی بە دەوروبەری سپاردووە. نەوشیروان مستەفا لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو تێکەڵ بە سیاست بووە و یەکەمین وێستگەی ژیانی سیاسیشی لە ناوێکێتی قوتابیانی کوردستانەوە بوو. ساڵانی 1963 و 1964 ئەندامی سکرتارێتی یەکێتی قوتابیان بووە. هەموو ئەوانەی ڕابردوودا تا مردنیشی ناسیویانە دەڵێن نەوشیروان مستەفا پیاوێکی قسە لە ڕوو بووە و ڕووپامایی هیچ کەسێکی نەدەکرد. چەند کەستان ناوە بداتکە، چەند بەڕێوەبەری گشتیتان ناو بداتکە، چەند وەکی وەزیرتان ناو بداتکە،
لەسەر دەستپیسی لەسەر داینپیسی لەسەر شتانی کە شتی نامشکلوانێ کاگنەوشیوان لە ڕوو بڕاستە و خۆ بوو مجاملە و شتیوای زۆر نەبوو کەسێکی بێ مجاملەیە وەکو قسە ڕق و ئەوانە دەرەکەوت ناکۆکێکی لەگەڵ لایەنێک هەبوایە مەسەلەن ڕئی دژوایە نەئەچوو لە کۆبوونەوەکانە مجاملەی بکاو بڵێن ناوانە ئەیوت شتەکە دەمگوت باشە حەق بە بەڵام ڕق مەبە تۆزێ قسەکان ئاوڕەشێ بکات ئەوش دێگوما بەستا ئەو خەڵکە هەمووی فێری مجاملات و ئەوەی درۆ بوو باشە بەس یعنی ئینسان حەق بوو لە بەڵام بەشێوەیەکی حەقیش بێڵێ بە گیر و گازی ئەهێنای لەسەر پرسێکی دیاریکراوە بزانێ چەند متمانەت بە خۆت هەیە ساڵی 1960 کاتێک کۆلیژی زانستە سیاسەکانی لە بەغدا تەواو کردووە هەر لەو ساڵەدا وێستگەی خەباتی لایەکەتی قوتابیانەوە دەگوازێتەوە و دەبێتە ئەندامی پارتی و ئەو کاتە کە باڵی مەکتەبی سیاسی و مەلا مستەفا بارزانی ناکۆک بوون نەوشیروان مستەفا لە ئەنگری باڵی مەکتەبی سیاسی بووە دوایەوەی لە سەرەتای هەفتاکاندا باڵی مەکتەبی سیاسی پارتی و باڵی مستەفا بارزانی یەکیان گرتەوە وازی لە پارتی هێناوە و چۆتە دەرەوەی وڵات وەک سەرکردە و کەسە نزیکەکانی دەڵێن نەوشیروان مستەفا لەناو ئەو حیزبانی کاری کردووە هەمیشە خاوەن بۆچوونی تایبەتی خۆی بووە بە هەڵوێست بوو بۆ بیر و باوەڕەکانی کاکنوشێروان هەم وەکو سەرکردەیەکی ئەم وڵاتە جێی هەمیشە جێی ڕێز و تەقدیر بووە و ئەگەر سەیری هەموو ئەو ژیانی ئەو بەڕێزە بکەین دەبینین لە پێناو ئەو باوەڕانەی کە خۆی قەنەعەتی پێبووە و باوەڕی پێبووە و پێکۆشان لە پێناو گەلەکەیدا هەموو ژیانی سەرف کردووە ئەوەی کە کەسێکی جددی بوو کەسێکی خاوەن قەنەعەتی خۆی بوو و کەسێکی بێمنەت بوو لە بازێ لەو شتانی کە سەرکردەکان دیرۆدی بوون دائما جۆرە ڕێیشی خۆی هەبووە لە شتەکانە و نەبووە بڵێ تابع بێ تر بێ ڕێی و بێ مناقەشە و وەژێکێک لە مەشاکلی کە وای لێ هات نەتیجە جا بۆ لێچێتی یعنی ئەوەش هۆکارێ بوو پیاوێکی سەرڕاستە ئەوەی کە قەنەعەتی پێێتی دەیڵێ و ئەوەش کە قەنەعەتی پێێتی هەوڵدەدا مارەسەی بکە نەوشیروان مستەفاش بۆ ویژدان دووبارە دێڵێمەوە کابراایکی سەرسەخت بوو لە داکۆچیکردن لە بیر و بۆچوونەکانی و ئەو کاتیش کرد لەگەڵ یەکێتی سەرسەخت بوو لە دیفاعکردن لە یەکێتی بەڵام لە هەمان کاتا تێڕوانینی شێبوو بۆ بەرژەوەندی گشتی ئەم میلەتە بۆیە دەبینی لە مەسلەی ڕاپەڕینا بۆیە دەبینی لە مەسلەی دەستورا لەم مەسەلانە مجاملات و تعارفاتی زۆر کەم بوو بەشێک لە وێزگەکانی ژیانی نەوشیروان مستەفا لە دەرەوەی وڵات بوو وەک کەسە نزیکەکانی دەیگەڕنەوە بۆ سێ مەبەست کوردستانی جێهێشتووە بۆ درێژەدان با خوێندنی باڵا و چارەسەری پزیشکی و دانوستانەکانی کورد لە دەرەوەی وڵات یەکەم وێزگەی کە لە ئەوروپا لێی گرسایەوە ڤێنای پایتەختی نەمسا بوو لەوێ ماستەری بەدەستێناوە لە یاسانێ و دەوڵەتیەکاندا بەڵام فریای ئەوە ناکەوێت خوێندنی دکتۆراکەی تەواو بکات لە سەرداوای تاڵەبانی بۆ دەست پێکردنەوەی شۆڕش دەگەڕێتەوە کوردستان وەکو سیاست کار کاگنەوشێروان ئەوەی کە هەستم پێکرد ئاخرەوەم دەمێکە لە 70 تا 75 یعنی کاتە چەند ساڵ 40 ساڵە 46 ساڵ ئەو ساکە هێشتا خوێندکار بوو لە ڤیەننا هەرچەندەکە لە زۆر کێشەی سیاسی و مەسائلی سیاسی بیر و ڕامان یەک نەبوو کۆک نەبووین هەستم پێکرد کە ئینسانێکی زۆر وردبینە زۆر هەستیارە ئاگای لە دەور و پشتی خۆی و تەنانەت ئاگای ئەو کەسێک کە قسەی لەگەڵا ئەکرد خوێندنەوەی بۆ ئەکرد کاگنەوشێروان کە وەکو دەڵێن سیاسەتکارێکی زۆر زیندوو بوو زۆر وردبین بوو بەڵام دیپلۆمات نەبوو چونکە پۆلیتیشیان دیپلۆمات شەر نییە دیپلۆمات بێ فەرقی هەیە کاگنەوشێروان تۆزێت تەف و ینی ڕق و تند و وشک بوو لەگەڵ خەڵکە کە قسەی لەگەڵ یەکێ بکردایە
یعنی خەڵک زۆر نەدەچوە دڵی ینی دائیمەن تۆزە هینێکی هەبوو تا هەندێک جارتە ئەندازەی سوک پێکردنیش ینی ئەوانەشی هەبوو ئەوانە هەندێک لەو کەم و کوڕیەی کە کاکنێشەروان دەبایە وەکو ئینسانێکی سیاسی دەبایە چارەی بۆ بدۆزێتەوە لەوانەیە بخۆشی هەستی پێ دەکرد کە وایە هەندە ڕسممان گرتو لە ماڵی ئێمە کە نازاری کچم تەمەنی ساڵێک بوو بە ساڵێک کاکنێشیروانە ئەی باشان هینیشمان لەگەڵا بوو ئەو وەختە ئەویش لە ڤێر نابوو ئومێد مەتحەد دکتۆر ئومێدی مەتحەد مبارەک ئەویش لێ جا ڕسمێکمانەیە هەمومانە کاکنێشیروانە دکتۆر ئومێدە دکتۆر وریایە نازاری کچم لە باوەشی منە ڕووناخانی هاوسەرمە کاک فوادی مەلا مەحموود ئەمانە هەموو بێکۆ لە ماڵی دانیشتو بۆ بۆنەی هینی یادی یەک ساڵی نازداری کچم کەوسا تازە بوو جگە لە تونند و تۆڕاتیەکەی کە مەسەلا سیاسی کە سیاست لە گۆڕێبایە ئەجینا خۆشمەشرب بوو دانیشتن لەگەڵ یان خۆش بوو قسەی خۆش بوو زیرەک بوو نۆڵەیەکی هەبوو زانیاری گشتی زۆر بوو ئینسان شتی لێ فێرە بوو بەڕاستی ئەمانە خۆش دانیشتن لەگەڵ یان خۆش بوو. ناوشیروان مستەفا بۆ چەند جارێک بۆ چارەسەری پزیشکی چۆتە ئەڵمانیا و بەریتانیا و دەرەوەی وڵات بەڵام وەک دەڵێن زۆر بە سادەیی سەفەری وڵاتانی کردووە. من لە پاییزی 1986 بوو کاکنەوشیروانم ناسی لە بەرلین ئەویش کاتێک کە کاکنەوشیروان نەخۆش بوو کێشەی پشتی هەبوو لە کوردستانەوە هاتە سووریا و لە سووریاوە هاتە ئەڵمانیا بۆ شاری بەرلین و پزیشکەکان ئامۆژگاریان کردبوو کە پێویستە بە زووترین کات عملیاتی پشتی بکە. من لە یەکەم ڕۆژەوە کە هات بۆ بەرلین کە هات بۆ مەتار و دابەزی وەکووتم کاکەمال و من چین پێشەوازیمان کرد هەتا من وەستام من سیارەیەکم پێبوو وتم بۆستا بە جانتاکە و دێت و اینجا ئەڕۆین وتی جانتام پێ نییە زەرفێکی پشکۆلەی پێبوو لە ینی لە جانتایەکی پشکۆلەی هین ئاسایی تر بوو لێوە سەیرم لێ هات کەسایەتێکی وا گەورە دەسەڵاتدارێکی وا گەورە بۆ نەخۆشەیەکی گەورە بێت بۆ عملیاتێ بێ ئاوە جانتایەکی زۆر زۆر بچووکی پێبێ هەموو کەسێک کە بچێ بۆ وەرزش جانتایەکی لەوە گەورەترە بە لەو کاتەوە هەستم کرد ئەم کەسایەتیە جیاوازە لەوانی تر. ئەم وێنەیە ڕۆژی یەکەمی بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سلێمانی ئەوی لە تەنیش کاکنەوشیروانەوە کاک عومەر دەبابەیە چەند سانەیەک دوای گرتنی ئەم وێنەیە کاک عومەر وەفاتی کردو. ئەمە هاوینی 1970 کاکنەوشیروان لەگەڵ شعلەخان و نمای کوڕیا. ئەم وێنەیە وێنەی کاکنەوشیروانە لەگەڵ هاوڕێی خۆیان کاک شازاد سایب 2001 لە سلێمانی. ئەم وێنەیە یەکەم وێنەیە کە جەنابی مام جەلال هات بۆ گردی زەرگەتە کە کاتێک کۆمپانیای وشە دروست بوو و یەکەم جاری مام جەلال بوو کە هات بۆ ئەو گردە و لەگەڵ کاکنەوشیروان و کاک حەمەد تۆفیق و بەندە دانیشت. ئەم وێنەیە لە پاریس گیراوە لە هاوینی 89 لاموایە. ئەمە ساڵی هاوینی 2010 لەگەڵ نمای کوڕیا کاک نەوشیروان و نما و بەندە چوین سەفەرێکی چیکۆسلۆڤاکیا و لێوە بۆ ئەڵمانیامان کرد ئەمە لە پراگ گیراوە. ئەمەش وێنەیە کە هەر کۆتایی هەشتاکان لەگەڵ کاک نەوشیروان سەفەرێکی دەرەوەی ئەڵمانیامان کرد. ئەمە هاوینی کۆتایی مانگی هەشتی 1990 لە قاسمەڕەش لە کوردستان ئەمە پێش دوای داگیرکردنی کوێتە بە مانگێک.
ئەوانی لە ڕسمەکان ئەوە ملازم عومەر کاک وەسرەتە لەگەڵ کاک سامان گەرمیانی و چەند برادەرێکی تر. ئەمە مانگی هەشتی 1990دا لە قاسمەڕەش ئەو ژوورەی کاک نەوشیروان کۆبوونەوە و ئیشوکاری سیاسی تیادا کرد لەگەڵ ملازم عومەر و دکتۆر ئاسۆ و لەگەڵ هەنگە برادەری ترە. من ناوم نەوشیروانە جێگیری سکرتێری گشتیی نیشتیمانی کوردستان. دوای گەڕانەوە لە ڤیەننا تا بەشداری شۆڕشی نوێ بکات لەلایەک سکرتێری کۆمەڵی ڕەنجدەران و لەلایەکی تریش جێگری سکرتێری گشتی یەکێتی بوو. ئەو کاتەشی لە ئاخری ناوزەنگ بووە بێجگەلەوەی زۆر سەرکردایەتی شەڕەکانی پێشمەرگەی دەکرد ڕۆژانە خەریکی نووسین و خوێندنەوەش بووە کە ئەمە یەکێکە لەو تایبەتمەندیانەی لە هاوڕێ و هاوسەنگەرەکانی جای کردوتەوە. من لە ناو شۆڕشا تەتەری ناوەندی کۆمەڵە بوو. هەموو ئەو نامانەی کە کاک نەوشیروان بۆ ڕێخستنەکان ئەوانەی ناوەندی کۆمەڵە چاپیلکەکان ئەو چاپکرا وڵاوکراوەکان هەمووی من ئاماژەم پێ دەکرد بۆ تەنزیمات و شت کاک نەوشیروان لێرەوە سەرپەرشتی ڕێخستنەکانی ناو شاری دەکرد لەگەڵ هەموو ڕێخستنەکان ئینتسالاتی هەبوو نامەبردن و ناردن و ئاگادارکردنەوە و هەموو ئیشەکانی لێرە دەکرد. خۆشی لێرە دایمە خەریکی خوێندنەوە و زۆر جار قایدی عەسکەریش بوو. زۆر جار قایدی عەسکەریش بوو. هەر شوێنێک شەڕێک شتێک بیویستایە خۆی دەچوو. جا هاوینان بەعزێک هاوین هەبوو تووشەڵی ئەلەوەیە ئاوی سار دوشتی لێ ئەم خانوانەیان چۆڵ دەکرد دەچوونە بن گوێزەکانی ئەوێ مەقەڕوشیان لەوێ دادەنا. تایارەی عێراق هات لێیدان لەوێ سێ پێشمەرگەشی شەهید کرد. ڕۆژێک بە سەختی لە شوێنیەوە ئەو دەر و دۆڵە هەموو هەتا تووشەڵێ هەموو قەسب کرد تایارەی سیخۆ. ئەو تۆبارانی زۆر جار کراوە باسی تۆباران ناکرد. ئێرە ژوورەکەی کاک نەوشیروانە کە کاتی خۆی بوو ماوەی چەند ساڵێک لێرە ژیە خانووەکەی داروگڵ بوو دیوارەکەشی هەر بەرد و قوڕ بوو بۆیەوە ڕووخاوە. جا کاک نەوشیروان پیاوێکی زۆر سادە و ئەوە بوو لەگەڵ حیماوە پێشمەرگەکانی هەروەکو خۆراک و هەموو شتێک و هیچ شتێکی لەوان ژیانە بوو. دوو پیاوی لەگەڵ بوو مام شێرکۆ و مامەقالە ئەوانە بەتەمەن بوون لەگەڵ کاک نەوشیروان لەگەڵ کەسی دارایان نەدەکرد دایمە لەگەڵ کاک نەوشیروان بوون هەتا لە حیاتی لە شاخ بوو. کاک نەوشیروان کەسێک بوو زۆر پاک و خاوێن بوو لە دەور و بەری مەقەڕەکەی خۆی ڕازی نەبوو هیچ پێشمەرگەیەک هیچ کەسێک هیچ شتێک فڕێبدا زۆر حەزی لە پاک و خاوێنی بوو. اینجا مهمی کاک نەوشیروان لەوەدا بوو خۆی لە کەس بە زیاتر نەدەزانی ئاوە بەدەم و چاو دەدو ئەو پیاوە یعنی زۆر بەسام بوو بەڵام لە ئەساسی دانیشتن و قسەکردن و ئەوانە جیاواز بوو. لە ناوەڕاستی ساڵانی نەوەتەکانیش نەوشیروان مستەفا بەشداری چەند کۆبوونەوەیەکی سیاسی کردووە و نوێنەری یەکێتی بووە لە دانوستانەکانی کورد. کۆبوونەوەکەی پاریس دانیشتین هاتە سەر مەبادیئی عام هەمووی هەرچیەوەی نییە بەناوی بەرژەوەندی باڵای گەلی کورد و ئەنجومەنی پەرلەمانی کوردستان و نازانم چی ئەم شتانە هەموو یەکیتی و پارتی هەموو بە قسەکان هەمومان یەک بوو.
کابرای سەفیر ئەوەی کە سەرپەرشتی کۆبوونەوە کە یەکە نوێنەری مێتەران بوو مسیۆ دۆران پیاوێکی زۆر بەڕێز و دۆستی کرد بوو دوای دوو ڕۆژی کاکەی و هیچ مشکلەتان نییە هەلاسەر هەموو شتێک کۆکن وتی ئاخروان نییە بەڵام بە پێکەنینەوەتی لەسەر مەبادی عام دوو کورد یا قەت کورد خلافی نابێ بەڵام کەیتە سەر تەفسیل مشکل ماوەڵا کاکە کەوتینە سەر تەفسیلی ئەم مەوزوع ئەو مەوزوع جەوەکە تێکشو کابرای سەفیر زوزوو ئەگەڕایەوە بۆ لای کاکنۆشانی چۆن نتوانین گەڕێینەوە سەر مەبادی هەر لە ساڵانی نەوەتەکان و بە تایبەتیش لە ساڵی 1991 ناوشیروان مستەفا بە یەکێک لە بەرنامەدا ڕێژەری ڕاپەڕیندا دەنرێ. ڕاستە یەک لە سەبەبی ئەوەی کە کورد هەرگیز بە ئامانجی خۆی نەگەیشتووە ناکۆشی ناخۆ بووە. ئێمە کوردی ئاراد لە نەتیجەی تەجروبەی خۆمان بۆمان دەرکەوت کە تەنیا ڕێگەی ڕزگاربوونی میلەتی ئەمە و سەرکەوتنی یەکگرتنە لەبەرەوە جەبهەی کوردستانی ماکرد. ڕژێمی باسی توانی بۆی میلەتی ئەمە دیسان پارچە پارچە بکات. هەندێکی لەگەڵ باسی بوو هەندێکی دژی باسی بێت. لەم ڕاپەڕینە کارێکی وامان کرد کە هەموو کورد یەکگرتوو بۆتەوە یعنی ئەوەی کە لەگەڵ ڕژێمی بەعز بۆی دژی باز بوو ئێستا هەموو یەکگرتوو بوون لەو ڕاپەڕینە بەشداریان کرد. بەڵێ یانی ئێستا ئەو وەردی کە لە بەغدایە وەردی هەموو کوردە لە عێراقا کاک مەسعود دیارەکە قساکە بەناوی هەموو کوردی عێراقەوە قسا و هێزەکان ئێمە لە هەموو جێگاکانە پێکەوە شەڕیان کردو و پێکەوە ئیشەکەم پێکەوە Merci et bonne chance. ڕاپەڕینی گەلی کورد سەرکەوت هەمووان چاویان لە حکومڕانیەکی باشی هەرێم بوو. کەس و کارە خۆشەویستەکانی تێکۆشەرانی گەلی کورد من ئەمڕۆ کە لە بەردەم ئارامگای شەهیدانی سەربەرزی کوردستانە ڕاوەستاوم و لە ناو ئێوەدا کە کەسوکاری سەربەرزی شەهیدانی نەمری کوردستانن ڕاوەستاوم بە هەستێکی تێکەڵاو لە شەرم و شانازی لە بەردەمی ئێوە ڕاوەستاوم. من هاوڕێی بەشێکی زۆری ئەو کەسانە بوون و لە کاتی ترا بەرپرس و فەرماندەی بەشێک لەو کەسانە بووم کە ئێستا بە ئارامی لە ژێر گڵا ئارامیان گرتووە. هەندێکیان لە مەیدانی خەباتی سەگدارە شەهید بوون، هەندێکیان لە سێدارە دراون، هەندێکیان لەژێر ئازار و ئەشکەنجا شەهید بوون. بەو بۆنەیەوە من شعور بە شەرمەزاریەکەم کە هاوڕێکانم ژمارەیەکی زۆریان لە پێناوی کورد و کوردستانە شەهید بوون و من ئێستا بە زیندوێتی لەناو ئێوە ڕاوەستاوە و من شانازیەکەم بەوەی کە کوڕی ئەو میلەتەم بنەماڵی و هەیە زیاتر لە 100 شەهیدی هەیە هەتاوەکو ئێستاش کۆری لە خەباتکردن نەداوە. لە کۆتایی ساڵی 1991 ناوشیروان مستەفا خوازیاری دەستپێکردنی حکومڕانیەکی باشە بۆ خەڵکی ڕاپەڕێوی کوردستان و هەوڵی زۆر دەدا تا سەرکردایەتی بەرەی کوردستانی ڕازی بکات بە زەمینەسازی بۆ ئەو حکومڕانیە. هەر کەسێک لە ئێمە ئیشێکی وەربگرتایە بۆ ئەوەی دایرەکانی دەوڵەت بخینەوە لەسەر قاچی خۆی برا بوەستێ و هینەکەین و ئەم فەکرەیە دەست بکەین بەوەی کە پێشمەرگەی ناو شارەکان دەرکەینە دەرەوە پۆلیس بە خۆتکەینەوە زەبط و ڕەت بخینەوە ناو شارەکان دز محکەمەکان دەستکاری بکەین بۆی محکەمەکان دوێرن حکمی ئەعدامی قاتیل و موجریم و دز و ئەمانە بدەن. ئەم اقتراحمان بەرەو ڕووی سەرکردایەتی جەبهەی کوردستانی کردەوە کە من باسی کردم ئەوانە ڤیتوانێ بەکارێن فعلا ڤیتوان بەکارێنە نانێش رازی نەبوون بەمان ڤیتوانە مادەم انتخاباتمان لە بەردەمایە پێویست ناکات مەجلیسی تەنفیزیە بێ کارگێڕی بەرە خۆی شکات جەبەجەکات کارگێڕی بەرە پێی ناکرێت خەڵکی وای لێ بە کەڵکی ئەوە ڕەنگە بۆ زمانی شەڕ بە پیاژی ئازاد بووێ قارەمان بووێ بەڵام هیچ ئیدارەکردنی دەوڵەت نییە من خۆم لە بەردەمی وای ئەختلافەکەم ڕەنگە من لە زۆر ئەندەوانە خوێنەوارترم چونکە من بێزگەلەوەی جادەعی بەڵامتم و 4 ساڵی لەبێر نادەستەخەمەوە لە زمانی شان کوردیە زانم عەرەبیە زانم فارسیە زانم ئەڵمانی زۆر باش زانم ئینگلیزیش زانم لە هێشتا خۆم بە شایستی ئەوە نازانم لەم دانیشتم لە شوێنێک ئەوکو سلێمانی من بە حافظ سلێمانی چونکە عەرزم کردم 24 ساڵە من
خەڵک ڕای هەنم بەسەر پێچەوانەی دەبڵێت ئەزە کەسێکی تر ببینی لە پێشەوە من لە پشتیەوە بووم پشتیوانی بۆی ئەو بێ ئەزانێت شارەزایە بەداخەوە سەرکردایەتی جەمە موافقەتی لەسەر ئەوە نەکرد. وێزگەیەکی گرنگی ژیانی نەوشیروان مستەفا بایەخدانی بووە بە میدیا و کاری ڕۆژنامەنووسی. لە هەموو دنیا دوو جێگە حکومە دەخاتە بەر دەمی بوخانن و یەکێکیان پەرلەمان ئەویتر بە سەڵاتی چوارەمەکە میدیایە. ئێوە چیتان کردووە بۆ ئیسواکردنی گەڕەوەی وڵاتە؟ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە لە کوردستان بە عام هەرچا پارچەی تاقە ڕۆژنامەنووسێک کە بەڕاستی بە معنای واقعی پابەند بە حیرفەکەی خۆیەتی و لە حیرفەکەی خۆی حاڵێ و دەیزانی حیرفەکەی خۆی چۆن بەڕێوە بێت وەکو ڕۆژنامەنووسێک ئەبن یەکسەر دڵم کاگنۆشیرەوان. کاگنۆشیرەوان راپۆرتەکانی نووسینەکانی تەواو ڕۆژنامەنووسانە بوو. کاگنۆشیوان لەگەڵ ئەوەی کە ئاکادمی بوو دەیتوانی کە مەسەلەن ڕۆژنامەنووسێکی زۆر 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 بەرچاویش بوو، بەڵام لە عینی حاڵدا پیاوێکی ئەسکەریش بوو. باڵێن دەستی نووسینی نەوشیروان مستەفا بەڕێی من کورتی کەمەوە هەموو ڕاستێکی گوتیە، هەموو ئەوەی نووسیتی ڕاستیە، بەڵام هەموو ڕاستێکی نەگوتی. نەوشیروان مستەفا بەهۆی خولیا و حەزی بۆ میدیا ساڵی 2001 وەک مامۆستاوانی مێژووی ڕاگەیاندنی وتەوە لە بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی. ئێرە یەکێکە لە هۆڵەکانی کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆی سلێمانی، بەڵام لە ساڵی 2001 ئەم هۆڵە یەکێک بووە لە هۆڵەکانی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی. نەوشیروان مستەفا لەم هۆڵە وانەی مێژووی ڕاگەیاندنی بە خوێندکارانی بەشی ڕاگەیاندن وتۆتەوە. ئەو طبعاً ڕاستە ژمارەی کە محازەرە لەگەڵمانە بوو، بەڵام ئەو محازەرانی کە و پێ بکنەوە بەڕاستی تەلەبەکان هەم مرتاح بوونم کاکنەوشنەوە خۆشی لەگەڵ ئێمە زۆر مرتاح بوو لە کاتی وانەوتنەوە، چون خۆی حەزی لە بەشەکە هەبوو وەکو بەش حەزی لە مەجالەکەش هەبوو، خۆشی نووسەری کتێبەکان بوو کە ئەویست پەیامەکانی بگاتە تەلەبە. جارێکانی کێک لە هاوڕەکانمان پرسیارێکی سیاسی لێکرد، موقفی سیاسی کێتی ویست لەسەر حەدەسێک کاکنەوشیروان پێی ناخۆش بووکەم پرسیارە لێکراوت ئەگەر بە دوای من لێرە مامۆستای زانکۆم ئەگەر تۆ بە دوای ئەم پرسیارە گەڕێت توانێت مەکتەبی سیاسی ماڵبەندەیە بڕۆی ئەم پرسیارانە لێ وەربگریتەوە. یەکێک لەو خاڵانە جیاواز لە هەموو مامۆستاکانی تر تەعامل لێکردەوە لەوەی کە دەرزەکە بە ئاسانتر بوو، غیاباتی نەبوو بەڕاستی، چکمە بڕای وا بوو کە تەلەبە نابێ بە زۆر بێتە قاعەکانە، غیاباتی نەبوو. سەر ڕاوەی کە غیاباتی نەبوو هەموو تەلەبەکان ئیلتیزاماتیان، یعنی بڕوان پێ بکەوت تەلەبانی کە زۆر لامولتەزم بن بە دەرزەوە هاتن لە ڕیزی پێش ڕیزی یەکەمەوە لە دەرزەکانی کاکنەوشنەوان دانیشتن. تەنانەت هەندێک کۆلێجی تریش محاولانەکە تەلەبەکان بێن گوێ لە محازەرەکانی کاکنەوشنەوان بگرن. یەکێکتر لەو خاڵانە مۆزوعی ئیمتیحانات بوو لای کاکنەوشنەوان. ئێمە بۆ یەکەمین جار بوو لە زانکۆ وەکو ئێمە وەکو بەشی ڕاگەاندن کە پرسیارەکانمان بە شێوەی مەڵتی چۆیس بێ، ئەوەی کە هەڵبژاردن بێ، نەکەوەی کە تۆ بە شەرحیات بێنێتەوە. کاکنەوشنەوان یەکەم جار بوو بۆ شێوە ئیمتیحانی کردین. نەوشیروان مستەفا بێجگەلەوەی سەرکردەیەکی سیاسی بوو لە مەیدانی ڕۆژنامەنووسی و ڕۆشنبیریشدا جێپەنجەی دیار بووە. زیاتر لە 10 کتێبی سەبارەت بە مێژوو ئەدەبی کوردی نووسیوە. گرنگترین کتێبەکانی بریتیندا لە کەناری دانوبەوە بۆ خڕی ناوزەنگ پەنجەکان یەکتری دەشکێنن. خولانەوە لە ناو بازنەدا، کورد و عەجەم. دوایین کتێبیشی بە ناوی بەدەم ڕێگاوە گوڵچنین بوو.
لە دوای ڕاپەڕین نەوشیروان مستەفا چەند جارێک وەکو ناڕەزایی کوردستانی بەجێهێشتووە و دواتر گەڕاوەتەوە. ساڵی 1992 کوردستانی بەجێهێشت و لە لەندەن نیشتەجێ بوو. تا لە کۆتایەکانی شەڕی ناوخۆ گەڕایەوە کوردستان. مەسەلە سیاسیەکان ئەو زمانەی کە من لە کوردستانە بووم ڕاستە من ئیشی ڕۆژانە نەکردو، ئیشی ڕۆژانە بەی خۆم نازانم و مەکتەبی سیاسیشی نازانم. ئیشی من ئەوە نیە ڕۆژانە بچم دانیشتم لەسەر کورسی مێزێک خەڵک بێت لەگەڵ مراجعەتی من کاداوام لێکا 1000 دلاری بنێ من مناقشەی لەگەڵا کەم و معاملەی لەگەڵا کەم بە 200 دلاری قناعی کەم ڕازی بێ و یەکێکە بێ داوای زەویم لێ بکاو، یەکێکە بێ داوای قانون لێ بکاو، یەکێکە بێ داوای تعیینم لێ بکاو. ئەوە ئیشی من نییە. ئیشی مەکتەبی سیاسی ئەوەیە دانیشێت استراتیژی حرەکەی کوردی دابنێ، ئیشەکەی ئەوەیە دانیشێ موقفی خۆی ڕوون کاتەوە بەرامبەر بە ئەو ڕووداوانەی کە لە ناوچەکار بوو ئەدا بەشداری بکات لە کاروباری سیاسیان لە پەروەردەکردنی میلەتەکان لە ئینەکە ئیشی ڕۆژانە ئیشی دایرەکانی حکوومەتە. یەکێک لە سەبەبەکانی ئەوەی کە ئێمە سەرمان لە تێکچوو ئەوەی کە بەڕاستی ئیشی حکوومەت و حزب تێکەڵاو بووە. ئەگەر ئێمە ئیشی حکوومەت بۆ حکوومەت بەجێ بێنن و حکوومەتی واز لە ئێمە بێنن ئیشی حزبەکە بیکات، من پێم وایە نەوەک لە ڕاستکردنەوەیە لەو چەوتێکە. کابرا ماوەی مەسەڵ ئەوە ساڵ وەزیر بۆ یاخود وەکیلی پارەیەکی زۆری کۆ کردەوە، خانووی دروست کرد، وای کرد، ئەمەی کرد، هەرچی شتی خراپەیە کردی لە دوای پێڕووی ئەبراتەوە ماڵی خۆی تەقاعودێکی حرسێتی حمایەتی ئۆتۆمبیلێتی هێنیشی ئەمە تەقدیرکردنە، ئەمە هیچ محاسبە نییە. ساڵی 2004 بەهۆی ناڕەزایەتی لە شێوازی ئیدارەدانی یەکێتی و حکوومەتی هەرێم هەوڵیدا بۆ چاکسازیکردن لە ناو یەکێتیدا و ڕەوتی ریفۆرمی دامەزران. ئەو جۆرەی خەباتکردنی بەردەوام بوو تا ساڵی 2006 بە یەکجاری لە یەکێتی هاتە دەرەوە و دواتر کۆمپانیای وشەی دامەزرا. ئێمە کە لە ناو یەکێتیا بووین هەنێک جار محاولات کرا بۆ ئەوەی پرۆسەیەکی ڕێفۆرم دەست پێ بکەین، نەکە لە ناوێکی بەڵکو لە ناو سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. بەڵام پاش ئەوەی کە تر ماوەیەک هەوڵماندا نەمانتوانی ئەوە بوو هەم ئەو 2006 هەم منیش وازمان هێنا و هاتینە دەرەوە کۆمپانیای وشوەمان دروست کرد. ساڵی 2009 دوای ئەوەی لیستی گۆڕان بوو با خاوەنی 25 کورسی بۆ یەکەم جار لەسەر دەستی ئەو ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی دروست بوو. ئەو دایمەن هەچ برادەرێک بە گروپ وایە بە جەماعەت بوونایە بە تاک وایە بیان ویستای بیبینن شەو وایە ڕۆژ وایە نیوەڕۆ دەرگای کراوە بوو. هەمووی شەش ئامادە بووکەوە مناقەشە بکە لەسەر هەموو بابەتەکان بۆ پێشی خۆش بوو جۆ بگرێت لە زۆرترین کەس بۆی بزانێ ئایا ئەو سیاسەتەی داڕێژراوە ئینعکاساتی لە ناو خەڵکا چۆنە، لە ناو ڕەخستنا چۆنە، لە ناو سوڕاوەکانە چۆنە، لە بازاڕە، لەسەر جادە، لە هەموو شوێنێک. پێشوەخت ئەهاتە شوێنی کۆبوونەوەکان، تایمی دانیشتنی خەڵکەکەی وەرەگرت لەگەڵ مەنەسا زۆر کات هەبووە هاتووە خۆی لە ڕیزی دواوەی کورسەکان دانیشتووە بۆی لە مەعاناتی ئەو هەسوڕاوە تێبگات کە چۆن دەنگی بگا بە ڕیزی پێشەوە یا بە بەرپرسەکانی سەرەوەی حیزب. هەموو کات ئەم تەمسیلانەی پێش کۆبوونەوەکان کردووە و لە کاتی کۆبوونەوەکانیشا خۆی هاتووە لە ڕیزەکانی دواوە و ناوەڕاست و پێشەوە وەکو هەر هەسوڕاوێکی گۆڕانیا هەر هاوڵاتەیەک دانیشتنی کردو. نەوشیروان مستەفا لە ناو بزوتنەوەی گۆڕاندا زۆر گرنگی بە گەنجان دەدا و دەرفەتی ڕەخساند بۆ ئەو توێژە بە بەشداریەکی کارە لە سیاسەت و حکومڕانی هەرێمی کوردستاندا بکەن. بۆ یەکەم جاریش گەنجێکی کردا سەرۆکی پەرلەمانی کوردستان. من کە زانیم کە لەوە ئەچێت ئەو بەرپرسیارەتی بکەوێتە سەرشانم نەک لە ڕاکردن لە بەرپرسیارەتی بەڵکو لەوەی کە دەرفەت بدەین خەڵکی تر ئەو بەرپرسیارەتە بگرێتە سەرشانی خۆی. خەریکی نووسینی دکتۆراکەم بووم و بە برادەرەکانیشم وتبوو لێرە لەگەڵ کاگنۆشوان دانیشتن بەیانیان وتمەگەر کاگنۆشروان تەرحی شتێکی وای کرد بڵێن ئەو خەریکی نووسینی دکتۆراکەیەتی و کات کەم ماوە بۆ نووسینی دکتۆراکەی. جا یەکسەر ئەوانیش تەرحیەوەیان کردبوو کە من تەلەفۆنیان بۆ کردم وتم باشە پێم نەوتن ئێوە ئەوەی لەگەڵا باس بکەن
کە من خەریکی نووسینی دکتۆرامەوانە کاک نەوشیروان شتێکی وتبوو و دوایی لەگەڵ خۆشم باسی کرد کە ئیتر من نەمتوانی هیچ قسەیەکی تر بکەم لەوەی کە گیر و گاز بکەم لەوەی کە سەرۆکاتی لیستەکە نەکەم. ئەو باسیەوەی کرد و وتبووی ئێمەش کاتی خۆی تەلەبەی دکتۆرا بووین بەڵام بەرپرسیارەتی نیشتیمانیمان وای کرد لە ڤێنناوە بگەڕێنەوە بۆ کوردستان و خەباتی شاخ دەست پێ بکەین. تۆش ئێستا ئایا ئەم بەرپرسیارەتە ئەوە نایەنێت کە دکتۆراکەی خۆت کەمێک بەلاوە بنی بۆ ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ بگری کە من بەڕاستی کاک نەوشیروانەوەی وت ئیتر هیچ مناقەشەیەکم پێ نەکرد. لەو ئێوارانەی کە بینیم دڵی خۆش بوو هەستم کرد کە دڵخۆشە یعنی ئەو سەرکەوت نەبوو کە لیستی گۆڕان لە هەڵبژاردننی 2013 بەدەستی هێنا. ئەمە ئەم خانوویەکە لە ناوەڕاستی ساڵی 1992 کاک نەوشیروان مستەفاتیایە ژیاوە تا 2 ساڵ لەمەوە پێش. طبعا دوای ئەوەش هەر هاتوۆتۆ لێرە جاروبار تایە بووە بەڵام ژیانی گواستۆتۆ بۆ ئەو شوقانی کە لە سەرگەری گۆڕانە. بەڵێمە باخەکەیەتی بایەخی کاک نەوشیروان زۆر بوو بە باخ و بە کوڵ و بە گوڵزار داری بەررار ئەمانە هەمووی لیمۆیە لیمۆیەکی زۆر نابێگرت لیمۆیە ئێستا شەڕی ئەیگرێ ئەوانە ئەو بەرەوە پرتەقاڵە و ئیتر نارنجە و تووە و تەمان گوڵە باخ ئەمانە ئەو کاتانەی کە کاک نەوشیروان بۆ پشوو لە دەری باس و خواستی سیاست و ئەوەی ویستێتی بەسەری بەرێ لە ناو ئەم باخ و باخاتانە بۆ خۆشی باخی پێداوە بێزگەلەوەی کاندێک کەسیش هاوکاری کرد چیمەکەی بەڵێ ئێواران زۆربەی لەوێ دانیشتووە بەڵێ ئێوارانی تەبەن باسی ئێوارانی بار و هاوینەکەی هەتا میوانەکانیشی لەوێ بینی و زۆرجار میوانەکانی لەوێ بینیوە. بەڵێ ناڵم لە ئێوارانە لە کاتێکا ئیترکە سێبەری کردو بە تایبەتی لە کاتی ئەو وەختانەی کە گەرما بووە ئێوارانی لێرە بەسەر بردووە پەلەوەڕ و مریشک و کەڵە شێر و ئەوانەشی بەخێو کردووە هەر حەزی کردو بە ناو ئەمانە شا بگەڕێن. زیاتر حەزی لە چی درەختێک بووە لێرە؟ وەڵڵاهی ئەو من ئەو کۆیڵم گوڵە باخ زۆر باخی پیاوە ئەگەر بیشی بینی هەمووی گوڵە باخە بەزەرەکەی لە ڕنگ و نەوع و جۆرێکە و لەگەڵ دارە بەردارەکان داری مزرەمەنی و بابەتی لیمۆیە و پرتەقاڵە و نارنجە و ئەو شتانە. بەڵێ خۆی سەرپەرشتی هەمووی کردووە خەڵک هاوکاری کردووە بەڵام سەر ئەگەر تۆ سیرکەوانام و داری مزرەمەنین لێەوە تا کۆتایەکەی ئەمان هەر عینە شنتاری لیمۆن لیمۆیەکی وەکوتم زۆر نابی شێگرت. ئەو بەشی ئەو بەری ئەوە هەر ئەو مریشک و کەڵە شێر شتانی پێ هاتوون چون ئەگەر ببینی زۆر ئەو هەمووی داری هەر گوڵە باخە ئەگەر ببینی. زۆربەی جار خەڵکی پێ لە خوافیزیە خەڵکی بەڕێیە کرد خۆیە هات تا ئێرە و جاری وا بوو تا دەرگاکەش خەڵکی خوافیزی خەڵک کرد. ئەمە ژووری پێشوازی میوانەکان یعنی میوانی هاتبێ لێرە دانیشتون. کاک نەوشیروان لێرە زیاتر لە سەر چ قەنەفەیەک دانیشت؟ وەڵڵاهی زیاتر لێرە لەم ناوە دانیشت بەس ئیتر تەمان ئێرە وەکوتم پێشوازی میوانی تیا کردو هەرچی میوانێک هاتبێ لەم ژوورە دانیشتو. تەلەڤیزۆنی تیا بۆ هەرموو خەڵک یەکەوە سێری کردو ئەمە تەلەڤیزۆنی خۆی نییە لەسەرەوەی بە زیات ناڵەمە گەر میوانێک لێرە بوو بێ ئەگەر ناژ لە ژوورەکەی خۆشی تەلەڤیزۆنیانە. بەڵێ بەڵێ ئەمە چینە سەر ژووری نووسنی خۆی ئەمە ماوەیەکی زۆر لێرە نووسووە بەڵێ ئەو ژوورەکەی وەکو خۆیەتی تا جلەکانی وینەکانیشی هێڕاوەتەوە وەکو خۆی گەر بچینە ژوورە بچینە ژوورە و فەرموو
ئەمە ژوورە تایبەتەکەی چلەکانێتی ئەوم کەنتۆرەکەیەتی هەروە بە سادەیەتی جاروبارە بەڵێەوە تەلەفیزۆنە بچووکەی لێرە هەیە تەلەفیزۆنیش لەسەرەوەی بە تەلەفیزۆنی بچووکە کە لێرە دیارە لە بۆ ئەوی کە وەختانی کە پێشویستەنەگەری سفادێکی ڕۆژانە چەند کاژ بێت لەم ژوورە ئەمایەوە چگە لەوەی کە وڵی بڵێم چی ینی چەند تیاماوەتەوە ئەمە بۆ نووسن بۆ زۆر جاریش هەبووە من خۆم هاتوون بۆ لای لێرە بوو ینی دەمە و ئێوارەوە ئیشی کردووە لەسەر کۆمپیوتەر و لەو چاپیشتی کردووە کە زۆری خۆشی ئیشیە کرد لەسەر چاپکردنی کتێبەکان و نووسراوەکانی هەر لێرە بینەوە کۆمپیوتەری لاپتۆپی پێوە لێرە داینەوە ئەمەش جلەکانی هەڵەوە جلەکانی کتێبخانەکەی تایە هەندێ میوان کە زۆر زۆر فەرمی و ڕسمی نەبوون لێرە بینیونی ڕەفیقەکانی خەڵکی ترکات شوێی کردو لێرە و لە هەمان کاتە هینێکیشی تایە شوێنێکی تەختێکی نووسنیشی لێ زۆر جار لێژ نووسووە بەڵام شتەکانی شوک خۆیەتی هیچ ئەوە نییە بڵێ هەروەکە خۆی چۆن بۆ ڕم بێ هینێکی لێ لابرابێت لێ فێ بەتانیە گۆڕنابێت دانرابێت بەس هەموو هینی کاتی خۆیەتی کە لێرە نووسووە هەردەوام جگەری کێشاوە شتێک بۆ جگەرە کێشان قەتەقە نەبووە لێرە ئیتر ئەوە کتێبخانەکەیەتی زۆربەی کات کاگنەشوروان نووسینی ئەوانەی لێرە بووە کتێبەکانیش و سەرچاوەکان کە بەکارێنەوە زۆر لێرە سەرچاوی زۆرمان قیمەتی تایە لەناو کتێبخانەکەیە ئەم تەلەفیزۆنە زۆربەی جار بەڵێ ئێواران کە هاتوۆتە ئێرە ئەمە تەلەفیزۆنی سیرکردنی هەواڵەکانی زیاتر سەیری چی کەناڵێکی کرد وەڵی زاویان بڵم چی سێرم و تەلەفیزۆنی کردەوە چ کەناڵێک نات 13 ساڵ خزمەتیم کردووە لە ماڵەیە کە کابرایەکی زۆر سادە بووە و خواردنەکانی ژێر وەکو هەچ کەسێکی سادە لەم کوردستانەیە خواردنی خواردووەکو ئەوە بووە هیچ شتێکی تایبەت و شازی نەبووەوەی ڕاستی بێ هەچێکیشم کردووە خواردوێتی قەت تەڵەبێ ئەوە نەبووە لەسەر ئەوە بڵێ من فڵان شتم ئەبێ ئیلاوە بێ هەر ئەوە بێ هەشتی سادە و برنج و شلۆ ئەمە وەکو ئەم خەڵکە سادەی کە خەڵگەی بینێ هەرواش بووە بە نان و تەماتێ ڕازی بووە کە خواردوێتی ڕۆژانە ناوشیروان مستەفا لە ناو خانەوادەکەیدا بەردەوام گوێی لێگیراوە بەڵام وە کە سوکارەکەی دەڵێن ئەو بەردەوام دژی ئەوە بووە کە سوکارەکەی ناو و ناوبانگی ئەو بقۆزنەوە و پێی بچنە ناوکایی سیاسی دەیویست بە توانای لێوەشاوەی خۆیان بچنە پێشەوە کە سوکارەکەی هیچیان پێیان لە کاگنەشوان نەبڕێەوە کاگنەشوانیش لەگەڵ کەسیانە زوێر نەبووە هەمیشە پەیامێکی وای یاوە کە خێزانەکە وا لێ تێگەیشتووە کە کاگنەشوان حەزەکە بە نوعێ دەرکەوێ کە دوورە لە مەحسوبیت دوورە لە منسوبیت دوورە لەوەی کە خێزانێکی بە زۆر بێنێتە پێشەوە و بیکا بە شتێک و بێ ئەوە ئەگەی لە هەمومان بۆ ئێمەش سەردانیمان کردووە و لە مناسەباتەکانی لە جەژن و لەو شوێنانی تر پێویست بووە بە جەماعیش هاتوین وەلای و بینیومانەوە لە دو ساڵی کۆتایی تەمەنیشیدا ئێواران لەم ماڵەدا کە دەکەوێتە گردی زەرگەتە لە سلێمانی خۆی بەم دارچنار و گوڵانەوە خەریک کردبوو لەنێو ئەم سروشتەدا پێشوازی لە میوان و دۆستانی دەکرد بەشێک لە هاوڕێیانی و کەسە نزیکەکانی دەڵێن نەوشیروان مستەفا باشتی کۆن ڕازی نەبووە هەوڵی بۆ کاری نوێ و شێوازی مۆدێرن داوە هەمیشە بە جیاواز بیری کردوێتەوە هەر لە سەرەتاییشەوە ڕاستە لەگەڵ پارتیشی کردو دوایی لەگەڵ یەشێتی هاتووە لەگەڵ جەنابی مامجەلال پێکەوە کاریان کردو بەڵام بیرکردنەوەی تایبەتی خۆشی بووە قەناعەتی خۆی بووە
لە هەر شوێنێ بۆی کرابێ کردوێتی نەیکرد بۆی نەکرابێ بەجێ هێشتووە یا بەنەوەیەک دوایش لە پێکهێنانی وشە و دوای گۆڕانەوەوانە دەرکەوت کە ئەوێ بە جیاواز ئەو قەناعەتەی بخاتە سەر عەرز دەردەدڵێکی خۆی لا من کرد گوتی مامۆستا من ئەو برادەرانە واتەمە بەستی پارتیوێشێتی بوو بە پلەی یەکەم هەر پۆست و مەنسەبێک کە دەگونجێ بۆ من بۆیان پێشنیار کردم چ لە بەغدا چ لە هەرێم بەڵام گوتومانە هەمووی بۆ خۆتان بەس بێنن بە ئەم وڵاتەوا لێ بکەین باش بەڕێوە بچێ دادگەری تێدا هەبێ بۆ هەموو لایەک باش بێ هەموو لایەک لێ بەهرەمەند بن بە کاگنەوشیروان ئێسەش لە یادمە کە من ساڵی 2000 بوو 2001 بۆ گەڕامەوە زۆر پشتیوانم بوو ئەو لەگەڵ مام جەلالە کۆک بوون لەسەرەوەی کە من گەنجێک بێمەوە هەوڵی چاکردنی بار و گوزەرانی خەڵک بدەین دائما خاوەنی ڕە و پرۆژە و دید و بۆچوونی تازە و نوێ و ئەمانە بووە لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا چۆن ناسرا بوو ئەمریکەکان تێڕوانینێکی یەکگرتویان لەسەری نییە بەڵام زۆری نەیان دەڵێن زۆر بە کەمی سازش ئەکات و سوورە لەسەر بیرروڕاکانی At that time, Kagnaushirwan was part of the PUK. And so I often met with some of the political leaders. جیاواز لە سەرکردەیەکی دیکەی کورد نەوشیروان مستەفا زۆر باگا بوو. پیاوێکی خاوەنژیر بوو، خوێندنەوەیەکی قوڵی هەبوو. هەروەها لە پێشبینیدا کارامە بوو. بیرمە وشەی گەندەڵی نەوشیروان مستەفا خستێ سەرزاری هەمووان. لە کاتێکدا کەس باسی گەندەڵی نەدەکرد. دواتر لە ڕێگەی گۆڕانەوە پرسەکانی حکومڕانی باش و جۆری دامەزراوەکانی لە کوردستان خستە ڕوو. خەباتی نەوشیروان مستەفا وتارێکی بەتاڵ نەبوو کە تەنها بڵێت با دەوڵەتێکمان هەبێت و هەرچۆن بێت ئەو دەیوت با حکومڕانێکی باش بنیاد بنین و گەندەڵی ڕابگرین و ژیانی هاوڵاتیەکانمان پێش بخەین بیرمە کە بزوتنەوەی گۆڕان سەری هەڵدا دیبلۆماتکارانی بیانی نەک بەس ئەمریکا بەڵکو بەریتانیاش کەوتنە مقۆمخۆ لەناو خۆیان کە پێویستە لەمە دووە نەوشیروان مستەفا ببینن کە بزوتنەوەکەی تعبیری لە ڕای شەقام دەکرد لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپاش دروستکردنی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لەسەر دەستی نەوشیروان مستەفا بە کارێکی گرنگ دەزانن لە مێژووی حکومڕانی کوردیدا نەوشیروان مستەفا کارێکی باشی کرد کە ئۆپۆسیۆنی دروست کرد لە هەرێمێکدا کە تا ئێستاش دەسەڵات زەحمەت ڕێگە بە ئۆپۆسیۆن دەدات کاتێ نەوشیروان مستەفا ئۆپۆسیۆنی دروست کرد و چووە پەرلەمانەوە پەرلەمانتاری ئۆپۆسیۆن دروست بوو هەروەها ڕاگەاندنی ئۆپۆسیۆنیش دروست بوو هەروەها گوتارێکی ئۆپۆسیۆنانە دروست بوو هەرچەندە کێشەی دارایی هەبوو بەڵام ئەمە سوودێکی گەورەی نەوشیروان مستەفا بوو بۆ کورد بۆیە بەکارێکی مێژووی و بنەڕەتی دادەنێم بۆ نەوشیروان مستەفا کە لە ژیانیدا ئەنجامیدا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی کوردستانیش سەرکردەی حیزبە کوردەکان دەڵێن نەوشیروان مستەفا کاریگەری هەبووە بەسەر سیاسەتی ڕۆژهەڵاتیشەوە کاک نەوشیروان بەڵێ ڕاستەوخۆ کۆمەجی کردووە بە بزوتنەوەی سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵەوەی بە فکر و نووسینیش کاک نەوشیروان ڕووناکبیری ڕەوشەنبیری لێکتێگەیشتن نیشتمان پەروەری هەستی خەباتکارانەی لە نێو ئەفکاری خەڵک و لە نێو تێکۆشەرانی سیاسی کورددا دروست کردووە بۆیە توانم بڵێم ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاک نەوشیروان تەسیری لەسەر بزوتنەوەی سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەبووە بە تایبەت لە ساڵەکانی هەشتادا پەیوەندێکی دەگەڵ هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە بوو دۆستایەتێکی زۆر نزیکی لەگەڵ شخصی دکتۆر قاسملو دکتۆر سادقی شەرەفکەندی سکرتێرەکانی پێشوو شەهیدی حزبی دموکراتی کوردستانی ئێران هەبوو دڵسۆزی بۆ کوردی ئەو پارچەیە هەبوو لەسەر پارچەکانی تری کوردستانیش بڕوای وابوو کە دەبێت زیاتر تێکەڵی یەکتر بن و بە خاوەنبیری نوێ ناسراو بوو نەوشیروان مستەفا ژیانە خۆ گەریلاتی کردبوو ئەوروپا دۆختۆرە کردبوو ئینسانێکی هێژا بوو سیاسەتمەدارێکی گیهاشتی بوو
ئەم سیاسەتێ باکوور ئەم گەلێکی حرمەتکارن شوانڕن ئەم تێکیلی ئەمە بوارە هەنن ئەم بوار هەفدیتنێ دکەن ئەوێ دەروێشی ئەم هەفدیتنێ دکەن ئەم دەخوازن تێکیلیە ناوا سیاسەتە باکوور و باشوور بێ هین بێتر بەرفرە ببن ئەم دەم هەفتوو ببینن یعنی ڕاستیشی ئەم بگەلە کێفخۆشی پارتیا گۆران ئەم بەگەڕیان هاتن ڕاستیژی ئیرۆ هەموو گەلێ باشوور دەبێژن شێروان مستەفا دناوە سیاسەتێ دێ سیاسەتێک بە ئەحلاقی دەمەشاند ئەو سەرکردانەی لەم بەرنمەیەدا بۆ NRT قسەیان کردووە نێنیان لەگەڵ نەوشیروان مستەفادا هەیە بەڵام خۆیان دەڵێن بۆ ڕۆژگاری تر هەڵی دەگرن و هەندێکیشیان دەڵێن هەرگیز نایدرکێن وڵات شت هەیە بەڵام ئێستاش هەر باسی ناکەم صدور و ڕیجالی صندوق الأسرار یعنی ئەو کاتێ باسی هاوڵێکی خۆی باسی هەندێک خەڵک باسی هەندێک بەڵام بە ئەمانەت بەم نیگوتۆم ناتوانم بیدرچێن کاسبی بەسەر ئەسرار و نهێنیەوە ناکرێت ئیلتیزام بەو پێگە و بەرپرسیارەتەوە بکەم ناتوانم زۆر نهێنی هەیە باس شتێکە بێ سەر بێ بڵێ کەس نەزانێوانە ڕواناکەم نەخێر شتێکی وان نییە زۆر ڕەنگەی نهێنی هەبێت کە ئەوە نێ باسکرێن بەڵێ هەیە نهێنی هەیە بەڵام هەڵێگرن بۆ ڕۆژگارێکی تر جگەرەکەی نەوشیروان مستەفا بوو بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەیدا وەک سەرکردە و هاوڕێکانی دەڵێن جگەرەی بە جگەرەدا دەگیرساند دەربارەی جگەرە کێشانی زۆر جار پێم دەگوت ئەو جگەرێت چی بوو هەروازت لێ نەهێنا جگەرەی بە جگەرەیدا دەگیرساند من دووە پەیوەندیم لەگەڵی کە دیار بۆ چارەسەر چوو بوو بۆ لەندەن تەلەفۆنم لەگەڵدا کرد و هەواڵم پرسی و چۆنی و جا قسەیەکی خۆشی کرد گوتی مامۆستا وەڵا باشم گوتم هەندێک خەڵک وەک بڵێ خەونی خراپت پێوە دەبینن دەڵێن وەزعەت زۆر خراپە و گوتی بەو شێوێژ نییەوە کاری ڕۆژانی خۆم دەکەم و بە پێوە بەڵام گوتی وەکو کوردەواری دەڵێن دەردەپیریمە گوتی تا لەلایەکەوە ساشی دەکەیت لە دوو لایەوە لێت تێک دەچێتەوە گەرناوانیم وەکو خەڵک دەڵێ پەکە بکەوت بێ و لێ جivînê de rastî ji gelek hebkî zêde berdewam kir me divê derê de me got kam 5 deqa îstirahat bikin ez derketim derbem cigare vedixwarkim lê nerikek nêşirvan jî hat vê derê ew jî cigare vexwa işte cigarê di sohbeta ew cigarê me kir دوای مردنیشی کورسی و تەپڵەکەکە و جگەرەکەی دۆستێکی هەمیشەی خۆیان لە دەستدا. کەسایەتێکی بەڕێز بوو و خەسار بوو ڕۆشتنی و بێوەختیش هەرچەند قەدەری خوایە بەڵام کاتەکەی زۆر ناسک بوو لە نووسینەوەی دەستوری هەمیشەیی عێراقدا کە کاکە نەوشیروان ڕەحمەتی خوای لێ بێ دەورێکی زۆر باڵای هەبوو. نەوشیروان مستەفا لە ژیانی سیاسی خۆیان خەڵک خلافی هەبوو لەگەڵی بۆ چوونی جیاوازی هەبووە بەڵام لە مردنەکەیە ئەو کۆبوونەوەی خەڵکە کەسیش بە کۆستەر و بە پارە و بە ئیمتیاز کۆنەکرانەوە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردە تەمەن بەتایبەت لە باشووری کوردستان و کەم زۆر لە بەشەکانی دیکەش و بەڕۆیشتنیشی کەلێنێکی گەورەی بەجێهێشتووە بەڕاستی کاک نەوشیروان باشترینی نەوەکەی خۆی بوو